بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. بندت ناوم عبدين رشيد أحمد لبنا ماليشي ناوندي ومتدين، يعني أمي خنواريان نبو بلام زور ملتزم بن بإسلام نوزو روزويان، يعني عائلة شي بدين بي باوكم صنعتي هبو صنعتكيشي بيلين قازان باكر، يعني أو قابو قازاغانيكا بمس هبو خلق سبيه كرد أيان كرد، يعني بويكا باشتر بكار بيهينن نوكو جهراوي بيلهينا لكاتي خواردنو أمشسانا. فلقى شي مشهور لكركوك نايب لاغا، أكثريتي كردن تركمانشي تيابو وزور بخوشي برايانا أجين لمكتبشي نزيك مان هبو هي أحداث بو، يعني منال لعمري ششا حوتو هشتو أمانة تيكلاوج بو كتو كرو تيابو. ولوي چەند ساڵێک ماین دوایی لەو گەڕەکان نەماین ڕۆشین بۆ این چی پێڵێن فریادی. ئیتر لە فریادی چەند ساڵێک لەوێ ماین لەبەر ئەوەی کە مەکتەبی ئیبتیدایی دوو بەش بوو، بەشێکی ئەحداث بوو، بەشێکی ئیبتیدایی بوو، تقریبەن 2 ساڵ بوو، 4 و 5 6 نەبوو لە مەکتەبی پێڵێن مەدرسەی مصەڵا. ئیتر لەوێ کە گەڕێکی فریادی بوو نزیک بوو لەو مەکتەبە، چەند ساڵێک لەوێ ماین، چەند شتێک ڕوویدا لەم بەینانە لە هەردوو گەڕەکەکە. فئینشاء الله دوایی بۆتانی ڕوون یەکەم، یعنی کە جزئێکە لە ژیانمە لەو کاتە هەتاکو ئێستا. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم لە حەڵقەیەکی تری بەرنامەی جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتەوە. هەروەکو لە پێشەکی بەرنامەکەماندا مامۆستا ئاماژەی پێدا گفتوگۆی ئەمڕۆمان لە بەرنامەی جێپەنجە لەسەر ژیانی بانخوازی و فکری و کۆمەڵایەتی و وەزیفی مامۆستا عابیدین ڕەشید، یەکێک لە بانخوازە دێرینەکانی شاری کەرکووک گفتوگۆ و قسە ئەکەین. خۆشحاڵین مامۆستا، من وردەکاری لە پێشەکیە باس ناکەم، بە ڕێزت ئاماژەت بە ژیاننامەی خۆتدا، بەڵام پێم خۆش بۆ بینەران بزین بە ڕێزت ئێستا بەم تەمەنەوە زۆر جار باسەوە ئەکرێت کە ئەڵێن مامۆستا عابیدین هێشتا وەکو گەنجێک وەکو لاوێک حەماسەتی هەیە بۆ کاری ئیسلامی و بۆ بابەتە ئیمانیەکان. پێم خۆش بۆ بینەران بزین ئێستا جەنابەت لە تەمەنی چەند ساڵیەیت؟ بڵێ پێش هەموو شتێک ئەبێ شتێک بزانین، یعنی چەند هۆیەک هەیە تەئسیر بە ئینسانەکە بەرەو باشی، بۆ بەرەو خراپیش عینەن، بەڵام زیاتر بۆ بەرەو باشی. ئەو شتانە دایک و باوکە پێش هەموو کەسێک، دوایی مەکتەبە، دوایی مزگەوتە، دوایی کتێبە، دوایی برادەرە، دوای ئەحداث و ڕوودا و لەو منطقەیە مەسەلەن تەئسیرەکە بە ئینسان، یعنی و سەفەراتەکە، سەفەراتی ناوخۆ، یعنی لە داخلی عێراقە یاخود لە خارجی عێراق چەنێ هاتوچۆی هەبێ، یعنی زۆر تەئسیر لە حەیاتیەکە، حەیاتی ئەگۆڕێ، زۆر شت تێگا لەم ناحێوە. فحتى ئەتوانم بڵێم خێزانی ئینسان خۆی، یعنی دەورێکی مهمی هەیە لە ژیانی ئینسان و بۆ پاڵی پێ بنێ بتوانێت دەوری خۆی باشتر ببینێ و یارمەتی لەگەڵا بکە ئەم شتانە. فمن پێش هەموو شتێک ئەڵێم دایک و باوک ئەساسە بۆ تربیەی ئینسان، کە متدەین بن، بەدین بن، ملتەزم بن بەدین،
طبعا فێری ئەخلاقیەکەن، فێری نۆژیەکەن، فێری قورئان خوێندنیەکەن، ئەم شتانە لەمانە هەمووی من الحەمدولیلا بە فەزڵی خوا بەشدار بووم. حتا باوکم خۆی زۆر حەزی لە مزگەوت بوو، ڕەفاقەتی لەگەڵ مەلاکان، لەگەڵ فەقیهەکان، لەگەڵ پیاوە ساڵحەکان زۆر دەوری هەبوو. منیشی ئەبرد جاروبار بۆ مزگەوت، جاروبار بۆ تەکیە، مەشهور بوو تەکیەی تاالبانی لە کەرکووک، یعنی ڕۆژانی ذکر و ڕۆژانی ئەم هینانە مەسەلە نەشانەوە هەمووی تەئسیری هەبوو لەسەر حیاتم، لەسەر ڕەوحانیەتم لەم ڕێگایە. و لە عین وەختیشە بعضی ئەشخاص هەبوو دەوری هەبوو لەسەرما، مثلا دایکم بالدرجة الأولى، يعني زۆر ئاگداری من بوو، حتى چۆنەڵێ کە ئەیزانی مثلا بەرەو خەریکە بەرەو خراپە ڕۆم، زوو فریای ئەکەوت، ئەیتوانێت تەوجیهم بکە، زوو نەسیحەتم بکە، زوو ئاگداری خۆی هین بکە لەسەرما. فحسمە کرد، یعنی دایکم لە ژیانما زۆر یعنی تەئسیری هەبوو، و من چۆنەڵێ قەرداری دایکم قەت لەبیرم ناچێت، لە هەموو ڕۆژێکە دوعام هەیە بۆی. بەڵام باوکشمیش قسووری نەکرد، ئەمما لەبەرەوەی کە ئیشی دەرەوەی هەبوو ئەڕۆی بۆ دێهاتەکان لەوێ، یعنی مانگێ دوو مانگ ئەمە ئەگەڕایەوە، طبعا ئەهاتەوە زۆر ترکیزیە کرد لەگەڵ ما، منی ئەبرد بۆ چایخانە، حتا ئێستا لە ڕێگا بە برادەرکانم بوو، هینێکەیە لێرە گازینەیەک عاشور هەیە مەشهور بوو لە کەرکووک، عەسران منی ئەهێنا ئێرە لە بڵاخەو بۆ ئێرە، طبعا نقطێ مەسافەیەکە بە ڕێگا. لە عین وەختیشە بۆ مزگەوتەکان، بۆ لای مەلاکان، یعنی یا لە ڕێگا بانە مەسەلەن بەعزێ کەسانی ئەدی برادەریەتین ئەیگوت وەکو ئەمە بە، یعنی وا تەوجیهمەیە کرد، یعنی لە هەموو ناحێکە. و دوایی عوتڵە کە عوتڵە ئەبوو، مەکتەب تەواو بوو، ئێمەیان ڕەبتە کرد بە مزگەوتەکان، لەوێ فێری خوێندنی قورئانە بوون، یعنی تقریبا 6-7 مزگەوتم کردووە. لە قەڵا لە مزگەوتێکە بوو، لە بڵاق مزگەوت هەبوو، لە گلچیەکان مزگەوت هەبوو، لە پریادی عینە لە مزگەوت هەبوو، یعنی لە چەند شوێنێکە لە مامۆستاکان الحەمدولیلا لەو کاتە توانیمان قورئان خوێندن و ئەمانە ئاسان بێ، زۆر فێری ئەو شتانە بووین. بەڵام مامۆستا ببوورە جەنابەت لە ژیان نامەکەشا باسی دایک و باوکت کرد کە ئومی بوون، کاتە ئەکرێ بڵێن دایک و باوک مەرج نییە خوێنەواریش بێت، بەڵام دەوریان هەیە لەوەی کە پەروەردەیەکی باشی مناڵەکانیان بکەن. بەڵێ، یعنی دایک و باوک هەیە مثلا قابلیەتی وەرگرتنی هەیە لە قسە، مثلا قسە لەبەرەکەن، جۆڕاگرن لە عولەماکان لەبەری ئەکەن، دوایی تەطبیقێکن بەسەر مناڵەکانیان، یعنی تەوجیهیانەکەن. و یعنی حتا لە گەڕەکێکا بووین، کۆڵانێک بوو دەرناچوو، تقریبا 9 ماڵ بووین، یعنی حسمە کرد هەمویان حرمەتی دایکمەگرن، چونکە عەقڵی هەبوو، زۆر ئەدەبی هەبوو، زۆر ئیلتیزامی هەبوو، یعنی حسمە کرد یعنی شەخسیەتێکی مەرمووقە لە کۆڵانەکەمانە، خۆشیانەوێ. زۆر جار ئەوترێ ئەو ماڵانەی بە تایبەتی خانەدان و دیوە خانەوانیان بۆ وەکو مەدرسەوا بۆ دەوری بووە، دایکت پێشتر ئەو باگراوەندەی هەبوو؟ بەڵێ، یعنی قەزم چۆن مەبەسم لە ماڵی باوکی خۆیە لە ڕووی پەروەردەیەکەیەوە. بەڵێ، دیارە لە بنەماڵێکی یعنی چۆنەڵێ ئەویش یعنی وەکو بڵێ بەدین بوونە، و معلوماتمان کەمە لەسەریان، نازانم بۆ، چونکە خۆمانش ئەهمیەتیمان نادە بەم جانیبە، ئەوانش لەوا چوو ئەوەندە باسی ئەو جانیبایان ناکرد، معلوماتم زۆر کەمە لەم ناحیەوە لێیان. دایک و باوکی خۆتت دیوە مامۆستا؟ بەڵێ، هەردووکیان؟ بەڵێ، طبعا باوکم ینی 20 ساڵ 25 ساڵەوە پێش وەفاتی کرد، تقریبا 90 ساڵ عمری بوو. دایکم زووتر وەفاتی کرد،
يعني چۆن ئەڵێ دایکم حتى شعرێک قەسیدەیەکم هەیە لەسەری دایکم کە چ دەورێکی هەبوو لە حەیاتما هەتاکو ئەتوانم بڵێم وەفاتی کرد وەکو گوتم ئەم خەڵکی جاران زۆر مثەقەف بوون لە عین وەختیشە یعنی وەلەو ئومی بن بەڵام کە دانیشتن لە ناو جەماعات لە ناو عولەماکان لە ناو مثەقەفەکان یعنی عەقڵیان وەرەگرت تەجاربیان وەرەگرت خیبرەیان وەرەگرت حکمەتیان وەرەگرت لە مەدرسەشانیان مەدرسەیان هەبوو یعنی وەکو چۆن ئەڵێ مەدرسەیەکی کۆمەڵایەتی فعلا یعنی لەما دەوریان زۆر هەبوو خۆیان لێ ڕازی بێ لەبەرەوە جیلی ئێمە ئیلا دەرەجە باشترە لە جیلەکان خۆش بێ مامۆستا تۆ لە ژیاننامەی خۆشتا باسیەکەی باسی قورئان خوێندنت کرد و باوکت کە بردوویتی بۆ تەکیەی تاڵەبانی لە شاری کەرکووک بە مناڵی ئەوەی کە باسیەکەی دەنگیش و خۆشە بۆ قورئان خوێندن بەڵێ من ئەمەم نازانی بەڵام دوایی بۆم دەرکەوت لە ابتدایی صفی 5 بووین مامۆستا دین یعنی تەکلیف مێ کرد لە دەرسی دینە ئەوە چەند دەقەیەک قورئان بخوێنم ئێستاش ئەو دەنگت ئابە و شێوەیە ماوە تقریبا فەرقی کرد نا طبعا ئەتوانی یعنی بۆ بینەرانمان چەند ئاەتێک لە قورئانی پیرۆست بخوێنی بە دەنگی خۆت مامۆستا یعنی منظرێک هەیە ڕەنگە بیستوتانە دایکم ڕۆژێ لە ڕۆژان داوای کرد قورئانێ بۆ بخوێنم ئیتر خۆیشی دانیشت و لەسەر بەرماڵە دەستم کردە خوێندن من ئەم خوێن سەیری دایکمیشمە کرد سیرمە کرد ئەگریە مع العلم دایکم لێشی تێ ناگەشت ئومی بوو لكن دیارە نەوعیەتی دەنگم یا نەوعیەتی ئەو ئاەتانە یعنی چۆنەڵێ مەشاعری ئەجوولێنێ کام ئاەتانەت ئاەتانت ئەخوێن گریانی وەکو پێشتریش عەرزی جەنابتم کرد ئەگەر بتوانین چەند ئاەتێک بۆ بینەران بخوێنی ئێستا منی چۆنەڵێ تەشجیع کرد ئەو منظرە ئەو مەشەدە من زیاتر حبی قورئان خوێندنم بوو زیاتر يعني وەکو بڵێ چۆنەڵێ تەشجیع بوو ئەوە بوو حتا لە متەوەستا صەفی 3 بووین عینەن ئەو مامۆستایە کە عەرەبیشیەدا و دینیشیەدا پێمان لە کاتی دەرسەکە تەکلیف مێ کرد حتا بەعزێ تەلەبەکان هەبوون ئەیانگوت مامۆستا با عەبدین هینکە نەختێ بخوێنێ بۆمان بەما حسمە کرد دەنگم خۆشە یعنی لە هینە ئەمانە بەڵام طبعا ئینسان کە ئەگاتە ئەم عمرەوە هێنە ئەو تااقەتەوە ئەو هێزە و ئەو زەوقەی نامێنێ ئێستاش ماشەڵڵا نەبرەی دەنگ خۆشە چەند ئاەتێکی کورد لە قورئانمان بۆ خوێنیت من ئەتوانم بڵێم خەتیبیش بووم یعنی لە مناسبەیەکە لە مەولود نەبەویە لە مزگەوتی تکریتی پێڵێن ساڵێکیان یعنی هینیان کرد حەفلەیەکی گەورەیان کرد عالەمێکی زۆریان داوت کرد من لەوێ خوتبەیەکمدا یعنی حتا دوایی زانیم دوای چەند ساڵێک ئەمن تەسجیلیشی کردووە ساڵی چەند بوو واللهی تقریبا 60ەکان بۆ وابزانم ئەمن تەسجیلی کرد و باسی شتی سیاسی تیا کردی هەر خوتبەیەکی ئاینی و داعوی و باسی علممە کرد باسی علم یعنی باسی علممە کرد باسی خوێندن و ئەمانە بەڵام بە شێوەیەک دیار بوو ئەوانەی کە گوێیان لێبوو لە هەموو خوتەباکانی لەوێ کە ئەوانش هەرکەسە دەوری خۆی دی هینەکەی منیان بەگەن کرد یعنی نەبڕەی دەنگم ئوسلوبی خیتابم ئوسلوبی ئیلقام زۆر مؤثر بوو بەسەریانە بەڵێ وەزان دووسێ جار ئاماژەم پێ کرد جەنابەت ئەگەر بتوانی چەند ئاەتێک بخوێنی لە قورئانی پیرۆست بینەران گویان لە دەنگت بێ توانات هەیە ئێستا واللهی مەگە سوورەتی عەسر بخوێنم نەختێ کورت و ئینتریسە یعنی ئەتوانم بڵێم بەڵام ئەو هینە نییە یعنی ئەو دەنگە نییە کە من لە گەنجیا هەم بوو فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم
والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. صدق الله العظيم. بۆچی سوورەتی عەسرت هەڵبژارد؟ مامەسا سوورەتێکی عەجیب و غەریبە، یعنی تەفاعلم لەگەڵیا تێگەیشتنم لەگەڵیا زۆر جیاوازە لەگەڵ هەموو سوورەتەکان. وخوای لێ ڕازی بێ ئیمام شافعی گوتبووی یعنی تەنها ئەم سوورەتە دابەزا یعنی کە وەحی کافی بوو، يعني كاملا معاني قرآني تيايا وشن نقطة زور جوهري تيايا مسلمان يعني بم سورة أتواني حقيقتي دينك تيبقى لبيشو مثلا خواه تعالى سن دخوا مزور عجيبة، يعني إنسان أجر فكر كاتوا خوا حاجة يصير سن بخوا زور عجيبة يعني بەڵام شتەکە زۆر مهمە بۆ ئاگداری بۆ تێگەیشتن. والعصر عصر زۆر معنا ئاگرێت طبعا مفەسیرەکان زۆر باسی کەلیمەی عصریان کردووە، بەڵام عصر هەر زەمەنە یعنی وەقت، چونکە ئەو وەختەی کە داوە بە تۆ لای خوا زۆر مهمە، زۆر مهمە لای خوا، تۆ لێی نازانی، تۆ تێداگەی لێ. یعنی بزانە یەکەم مەخلوقە لە کەونە، یەکەم مەخلوقە لە عەدەم دروستی ئەکا ئەبەدی، یعنی مەرحەلەی مردن مەرحەلەیەکی زۆر کەمە کورتە. بعدە جارێ قورعان خۆی ئیشارەتی ئەکا یا سەعاتێکە یا دووسێ سەعاتە یا چەند ڕۆژێکە یا دووسێ ڕۆژێکە، دوایی ژیانێکی حەقیقی هەیە ئەبەدی. ئەمە چیە؟ ئەمە چی هینێکە خوا بە ئینسانی داوە. کەواتە باسی کاتت کرد زۆر گرنگە، کەواتە ئینسان کە نرخی کاتەکانی نازانێت لە دنیا ئەوانەی نازانن لەو خوسرانان. بەڵێ ئەڵێ ئەگەر ئەم دوو شرتە یعنی چوار شرتە ئەم چوار شرتە تحقیق نەکە خەسارەی کردووە، سون دەخوا لەفی خوسر تەواوە یعنی دۆڕانی. بەڵێ الذي ئەوانەی کە ئیمانیان هەیە، ئیمان بە هەموو نوعێ هینەکانی ئەرکانەکانی لە شوێنەکانی کە هەیە لە قورئان لە سنەت. دوایە عەمەل ساڵحات، عەمەل ساڵح نەکەی لەگەڵ ئیمانە ئەی دۆڕێنی هێشتا هەر کافی نییە، ئەبێ وتەواصوا بالحق وتواصوا بالصبر. ئەوش بە شێوەیەکی جەماعی سیرکە الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالصبر، يعني معنای قورآن کاملا تایەتی لەبەر ئەوە زۆر سوورەتی زۆر مهمە. يعني مسلمانەکان بەس ئەم سوورەتە تەطبیقکەن ئەکبەر ئومەت دەرەچن لە ڕووی عەرزە. دەستخۆش سوپاس مامۆستا، بەڕاستی تەفسیرەکە هەم سوورەتەکەی کە خوێندێ تاموچێژێکی تایبەتی بوو، بە ئومێدم بینەران یعنی لە بۆچوونەکانی جەنابەت بەباشی گەشتبن بە ئێمەشەوە. مامۆستا باسی ژیانی مناڵیت ئەکەی، تۆ لە نە مناڵیت لە ناو کەرکووکا بووی، چوویتە قوتابخانە و خوێندوتە، ئێوە لەو قوتابخانە بوون کە پێکاتە جیاوازەکانی ناو کەرکووک عەرەب و کورد و تورکمان هەموو پێکەوە بوون، لەگەڵەوانە ژیانتانە کرد؟ بەڵێ یعنی بەڕاستی فەرقەکە زۆر گەورەیە بە نسبەی ئەمڕۆ، یعنی بڕوا بکە نەکورد هەبوو کەم، یعنی احتیمالە یعنی تاک هەبوو بێ لە هەموو گەڕێکێکە، بەڵام مطلقاً عامەتەن کەس نێزانێت تۆ کوردی عەرەبی تورکمانی ئەم مەسائلانە هەر وجودی نەبوو. زۆر عەجیبە، یعنی هۆکارەکەی چی بوو؟ یعنی نازانم، یعنی وەکو بڵێ شتێک نەبوو، حزبیەتێک وا نەبوو یا جهەتێک وا نەبوو عالم فێری ئەم ئیتیجاهانەیان بکە. یعنی ئەم جیاوازیە و ئیتیجاه و یعنی دینەکە مسەیتر بوو، ئەدەب ئەخلاق مسەیتر بوو، خۆشەویستی و چۆنەڵێ هەمومان لە گەڕەکێکین، هەمومان لە شارێکین، هەمومان لە هینێکی ئەمانە هەمووی دەوری دی، لاکن کە ئەحداث هات جامانی کرد، ئەحداثی ناخۆش هات،
ئیتر تورکمان دەستی کرد بە تورکمانەتی، کردی بە کوردایەتی، عەرەبچێتی کرد. ئەوە بوو لەمەوە تێک چوویتر ئیشەکەی خاصەتەن دوای سەورەی تەمووز، بە تایبەتی کەرکووک کە شوێنی چەقی ململانیەکان بوو. بۆمانش دەرکەوت، یعنی فعلا وەسائقش هەیە، یعنی ئەدلە هەیە، دەستێکی خارجی، دەستێکی زۆر پیس و چەپەڵ توانی ئەم ملەتە لێرە پارچە پارچەیان بکە. بەڵێ مامۆستا یەک ئاماژەیەکی گرنگت باس کرد لە قسەکان تا تو بە تایبەتی دوای سەورەی تەمووز، واتە شۆڕشی چواردەی تەمووزت مەبەسە، بە بڕوای تۆ چواردەی تەمووز شۆڕش بوو یا کودەتا بوو؟ وەڵڵای مامۆستا عالمێک لە عولەماکانی کە عێراق مەشهورە کە ناوی ئەها چواردەی تەمووز، ئەیگوت چواردەی تەمووزی مەشئوم، کەواتە سەردەمی مەلەکی باشتر بوو. بەڵێ مامۆستا نەک لەبەرەوەی مەلەکیەتە، یعنی عێراق خەریک بوو بەرەو پێشەوە ڕوا، زۆر جوانە ڕوا، یعنی وەکو بڵێ سیاسەتی عالەمی نەوعی کەبوو ئەو کاتانە، یعنی بەرەو باشی ئەڕۆی، کەواتە لە هەموو ناحیەکەوە بە مەشئومەکە بێت تۆ بە کودەتا و ئینقیلاب. ئەمما کە ئینقیلاب بوو هەموو شتێک تێک چوو. یعنی ئێمە شەوی چواردەی تەمووز لە گەڕەشێکە هین لە دێکە بووین ناوی شۆڕیجەیە لە قارەهێنی قەرە حەسەنی پێڵێن، بەیانی سیرمان کرد، بەیان هین ئەخوێنن سەورە، یعنی بەیانی ئینقیلاب هینەکەن، بەیاننامەی ئینقیلابەکە. کۆخای ئەو دێیە شێخش بوو، سەییدش بوو، محەممەد پیانە گوت، شێخ محەممەد وتی عێراق ڕۆی. والله ئەمە قسەی بوو، هێشتا هیچ شتێ نەبیستووە، وتی عێراق ڕۆی، وفعلا هەتا ئێستا هەر عێراق ئەڕوا، هەر ئەڕوا. ئەو کاتانە لە ناو کەرکووکە ئەو تابیعە دیار بوو کە چەپەکان و شوعیەکان پشگیری قاسمیان کرد بە تەواوی، دوای سەورە دەرکەوت، دوای سەورە دەرکەوت، فعلا نەشاط حەزبی دەرچوو، ئەوانەی کە سریشیانە کرد هەمووی ئاشکرا بوون، هەر کەسە دەستی کرد هینیان بکە، حتا یعنی بەشداریشی بوون، بەعزێکیان بەشدار بوون لە مەجزەرە کەرکووک شیوعیەکان ئەو کاتانە. بەڵام پێشی ئەوە ئایا کێشە و شەڕ و ململانێ لە ناو کەرکووکە بەریەکەوتن هەبوو سەردەمی دەسەڵاتی مەلەکی؟ یعنی زەمینە سازی هەبوو یا بڵێن ڕێخۆشکردن هەبوو بۆ شۆڕشەکە، ئێوە هەستان پێ ئەکرد کە یا بڵێن ئینقیلابەکە هەر ئەبوو ڕووی بدایە، یاخود هەر ئەو حاڵەتە کتوپڕێ بوو کە ڕووی ئەو دوایی ناونرا شۆڕش؟ یعنی وەکو بڵێ کتوپڕ بوو شتەکە، یعنی مقدمە نەبوو ئەبەد، یعنی وەکوگوتم هەموو عالەم ڕازی بوو بەرەو باشی ئەڕۆین، یعنی زۆر بەرەو باشی ئەڕۆین. ئەو کاتانە بەڵام ئەوەی کە بڵێن مەبەسیان بوو تەخطیطاتی خۆیان جێبەجێ بکەن، مەساڵحی خۆیان ئیقتیضای کرد بیان گۆڕن بەو عنفەش، بەو عنفە کە ئیبادەیان کرد. کەرکووکیەکان زەرەرمەند بوون لەوە؟ والله طبعا وەکو گوتمان، یعنی لا یەزال ئێمە ئێستا باجی ئەو ڕۆژانە ئەدەین، یعنی لا یەزال ئیعلامیەن خۆمانە خەڵەتێنین، ئێمە براین بەلەدت تەئاخی هەمووی درۆیە، لاکن تورکمان دەوری خۆیە بینێ، کورد دەوری خۆیە بینێ، عەرەب دەوری خۆیە بینێ، هەر کەسە ئاژاوە و یان لە هەموو ناحیەکە و بغض و کینە و حقد و لا یەزال مەوجودە، وخاصەتە لە ناو سیاسیەکە. ئەو کاتانە بەڕێزت لە قوتابخانە بوویت؟ بەڵێ. لە چ قۆناغێکا بووی؟ لە طبعا ئێمە ئیعدادی بوو، ئاخر ساڵم بوو 58 ئیتری ئەم ئینقلابە ڕوویدا، حتا من محاضر بووم لە دێک لە دیەکانی قەرە حەسەن باوەی پێڵێن، مرکزی هینی قیادەی شوعی بوو لەوێت، ئیتر دیار بوو، یعنی نەشاتیان هەبوو، دەوریان هەبوو، مظاهراتیانە کرد، ئەنواع ئەشکال فعالیاتیانە کرد، دوای ئەو مەجزرە گەورەیەشیان کرد
بەدەست ئەوان کرا. بەڵێ ئەو کاتانە لە قۆناغی قوتابێتیدا هەندێک گۆکو لە ژیاننامەی خۆشتایی گێڕیتەوە هەندێک لە سەرکردە کوردەکان هاوڕێت بوون لە تەلەبایەتا بە تایبەتی کەسێکی وەکو عەلی عەسکەری کە یەکێک بوو لە سەرکردەکانی بزوتنەوەی سۆشیالیستی دوایی. ئەو کاتە ماوەسە لەو مەرحەلەیە هێمە جارێ ئەمانزانی ئەحزاب هەیە ئیشەکەن، بەڵام زۆر ڕوون نەبوو لامان. برادری مەکتەب زیاتر بوو ئەو لەگەڵ یەکتریا. ساڵی چەند هاوڕێت بوو لە مەکتەب پێکەوە لەگەڵ عەلی عەسکەری؟ لە سەفی سەی متەوەسە بووین. بەڵێ زۆر ئینسانێکی مەحبوب بوو، ئینسانێکی یعنی ڕوو خۆش بوو، ئینسانێکی شخصیەتی هەبوو، دیار بوو یعنی هەر لەو کاتە. ئەمجا بە بۆنەی کە من دەنگم خۆش بوو لە قورئان خوێندن، نازانم بۆ یعنی الوحید ئەو داوایە کرد، ئەیگوت بە مامۆستای ماسە بە عابدین هین بخوێنێ، نەختی قورئان ما بۆ بخوێنێ، حسیە کرد بخوێن. فەم برادری حزبی نەبوو بە معنایەکی حزبی یا بە بۆنەی حزبیەت، نا مجرد تەلەبە بووین، یان برادری تەلەبە بووین. حتا کە ئەو دوای بۆم دەرکەوت قائیدێکە لە قوادەکانی پێشمەرگە و ئەمانە، من هەر عیلاقەم هەبوو لەگەڵەیە، لەکوێ نیە یەکتریمان چۆن چاکی و ئەمانە ئەکرد، لاکن عیلاقەیەکی حزبی نا، یعنی هەروە برادری. حتا ڕۆژێکیان باسم کرد لە بێخاڵ زیارەتمانە کرد، هەروە بۆ سیاحەتی هین بوو، سێرم کرد خۆی و خێزانەکەی لە ناو شەلالەکە دانیشتونە، یعنی ئەوانش هاتوون هەروە بۆ هین سیاحەت. فڕۆستم بۆ لای دانیشتم، قسەم کرد لەگەڵیا، ذکرەیاتی هینی ڕۆژی چۆنەڵێ متەوەسە باسمانە کرد ئەلەو شتانە. دوایی کە چووە درۆ بوو بە پێشمەرگەر پەیوەندیتە بوو لەگەڵیا؟ یعنی قەڵدم بە مناسەبات، یعنی قەدەرەن لە شوێنێک یەکتریمانەدی یا شتێکی ئاوا، لاکن یعنی نەک ارتباطاتێکم هەبوو لەگەڵ. بەسم ئەوەیە کە بینی بێتی بۆن مفاتەحەی کردبی بۆی تۆش لەگەڵ شۆڕ شابی چەک هەڵگیری سیاسی نەبوو لە بینتانە باسی سیاست شت نەبوو، هەر برادری و مەکتەب. بەڵێ بەڕێز لە کێوە تێکەڵی کاری ئیسلامی بووی؟ وابزانام ئەوەی کە باسە هەر لە متەوەسە عینەن، یعنی مجموعەیە تەلەبە هەبوون، یعنی متأثر بوون بە بعضی مامۆستایان زۆر یعنی مەشهور بوون لەو کاتانە. یەکێکیان عابد پێڵێن عابد تۆفیق الهاشمی، ماشاء الله یعنی جەنتل بوو، زۆر دەرسی دین و عەرەبی ئەدا، زۆر تەئسیریە کرد بە تەلەبەکان. هەبوو بعضی مدەریس هەبوو ئەمانە بە دین بوون، تەوجیهی دینیانە کرد لە عین وەختیشە. فئیتر بە بۆنەی ئەم منهەجی مەدرسە و بە بۆنەی ئەم مامۆستایانە مجموعەیەکی باش بەرەو دین. واتە پێشی ئینقیلابەکە تۆ ڕوو کردبووە کاری ئیسلامی لەگەڵ خەڵک جەماعی؟ یەکێک لە ڕعایەتەکانی خوا، یعنی بعضێ شتێک هەیە لە ژیانمە ئەبینم دەستی خوا زۆر ڕوونە لەسەر ژیانم. لە گەڕەشی بڵاخا بووم، عمرم 8 ساڵە 9 ساڵە، یعنی ابتدایی ئەحداثە، یعنی ئێستا ابتدایی دووەم نییە. ئەلەوێ کوڕێک هەبوو لە متەوەسە بوو، سەید ئەحمەدی نابوو، عائیلەیەکی زۆر بەدین بوون. جومعان مناڵەکانی کۆڵانی کۆ کرد، فێری قورئانیانە کرد، فێری دینیانە کرد، مەوعیزە و قسەی خۆشخۆشیە کرد بێنە. ئەم بیدایەت بوو، یعنی دوایی سبحان الله بۆم دەرکەوت ئەمە یەکێکە لە جەماعەتی ئیخوان کە گەورە بوو معلم لە قیادەیە، هەم جیران بووین، هەم ئەم ذیکرایەتە هەبوو لە بینمانە. هاتوچۆ هەبوو، مەکتەبەیان دانابوو، مامۆستا حاجی سولەیمان مەشهورە، مەکتەبەی هەبوو الأخوة الإسلامية. ئیتر ئەڕۆشتین کتێبمان ئەهێنا، کتێبمانە برد، مطالعەمان ئەکرد، یعنی مامۆستای باش حتا مامۆستایەکی مصری محەممەد شێخ ناوی بوو، زۆر
يعني خطيب بو لعين وقتشا هم درسي جوانيا دا هم يعني خطيب بو بعد هي مناسبات خطبة دا علاقة مان هبو لقليا يتر من حزبكم حزنكم بزانم نزانم سيركم من لقلم جماعتهم کاک سید ئەحمەد کاریگەری لەسەر دروست کرد حتى پنجاو حوت حتى پنجاو حوت پێش ثورەی تەمووز ڕۆژێک منی بان کرد وتی با بڕۆی نەختێ پیاسە بکەین ئیتر لەو پیاسەیە باسی منی کرد کە چۆن ئێمە یعنی تۆمان ناسیوە و ذكرياتمان هەیە لەگەڵ یەکتریە هەر لە مناڵیەوە يعني كأنه مراقبة منيان كردوها أخلاقهم وضعهم فكرهم يعني هر لمانا فدعوتني كرد بو جماعتي إخوان توش قبولت كرد أو كاتا حسم كرد كأنه من هسه إخوان نيم يعني بس إخوانة أناسي نالهم يعني برادرين هاتو شو هي أذانم إخوانا يعني أذانم إخوانا مثلا ما وصل إحسان برادر بو ما وصل صبحي برادر بو ما وصل حاج سليمان برادر بو چند برادر يكبون بعض الشان وفات يعني كل قاف يعني ما وصل محسن عبد الحميد أمانة هم لو عمره برادر بوين لمانا بلام كمفاتحة لقلابك كتيم بقيني رأي بسيني قرار بدم أو دقيبو تعجب شمكر حتى قلتم يعني من إخواني متاسا زور مشاركة مكر حتى أروشن بو سفرات بو ديهات بو بعض أمشونانا بو خمان شتي محاضراتي خوش أمام بيت فعاليات ما نكر لم ناحية ما وصا كي إخواني دوايكا شارزايد بيدا كروتيا كلامي يكم كس إخواني هنا بو بيت كركوك وجه أبو لكركوك نازانم ما وصا من يعني نالم يعني هر تشاوم كردوا سيرم كرد أم سيد أحمدية من نور الدين وعظها محاميشي زور مشهور بو لقرشي بريادي بو أو حاج سليمان بو تنكساني كبو برادر بون هم يا لقركا يا لمكتبة لمشانا أما كي هات وتأم شارع كي هنايتي كي لقال يا محفظ يعني بالضبط روني لام بلا لقال دكتور محسن عبد الحميد يجلق قطاب خانة بيكو ونهاو الريبون نا أو تقريبا بيش تربو يعني متقدم تربو لدرسه أي ما وصل نشأة غفول هبو دواي هات سليماني ما سنشأتش عينا مدرس بو من علاقة ما هو لقال خوالي راضي بيه يعني اللي تو قورة تربو لمن قورة تربو أو فيرماني كرد شون بعد نشاطي ثقافي بكين هني جداري معنا نوسي مجلة جداري بعد اشتك معنا كرد باش داروين دوائي أو روي بو سليماني ماي ولا فتريك باسي مجلات كرتو كات خوي مجلة صوت الشباب الدار كردوا صدى الشباب أما دا إعدادية خمان يعني قل ما وسايانا مجليشان دركت بناوي صدى الشباب دوايان كل من يعني هنا مقاليكم نوسي بناوي نشيد العامل جديد صالي چەند بو أو ما وصل نالم 57 بو تقريبا يعني لبيشي كودتاكا أو تانكردو بەڵام وابزام لە ژیانەکەتا باسێکی تۆ بە ساڵی 59 ئینتیمات کردو بۆ ئیخوان مسلمین بەڵێ تقریبا ئەو کاتانە ڕووداوەکان و ئەو مەجزەرەی باست کرد کە لە کەرکووکە بۆ ئەوانە ئایا ئەوانە ئیخوانەکانیشی ئەگرتەوە یاخود بە شێوە عامەکەی هەر ئەو ململانەی بوو کە باسە بۆ نمونە چینایەتی ئەکرا و ناکۆچە کۆمەڵایەتیەکان و لەسەر ئەو ئاستەی کە باسە ئیسلاحات ئەکرا کە ڕژێمی کۆماری بیکە هەر ئەوە بوو یاخود زیاتر چۆنەڵی تابعە ئاینی و دیندارەکەش یەگرتەوە بەڵێ والله ماوەستا ئەم جانیبانە من زۆرم لەبیر چووە یعنی لە بیدایەتەوە لەبیرم چوو پێت بڵێم بەڕاستی زۆر شتم لەبیر چووە سەبەبەکەیشی نسیانێکی عەجیبم هەیە
لأرقام لأشخاص لأحداث ئەوەی لەبیرم ماوە ئەمانەیە بەڵام یعنی چۆن ئەڵێ نەخۆم ئەو صیفەتەم هەبوو بتوانم حەزی کەم ئەمانەی کە لەبیرم ماوە باسم کردو زۆر جار بۆ خەڵک بۆنەی عیبرەت و دەرس و ئەمشانە بۆیە هاتوت یعنی ماوە لەبیرم ئەمما زۆر شتی تەفسیلات شتی وردەکاری شتی تاریخی بەعزێ جانبی دعوە و ئەمانە یعنی یەکات لە 180 لەبیر نەماوە کە باش منیش هەندێک شتی کە هەر نزیک لەوەی کە خۆت لە ڕووی ڕۆحی و ئیشەوە یعنی تیایبووی نەک ڕووداوێک لە دەور و بەرابیرت چوو بێتەوە یەکێک لەو بابەتانی کە گرنگە باسکرێت دوای ئەوەی تێکەڵی کاری ئیخوانەبی ئیتر بەڕێزت یعنی چوویتە ناو وردەکاری کاری ئیخوان و ئوسرە و داعوە و ئەمجا بە شێوەیەکی ڕێکخراوتر دەستت پێ کرد بڵێ یعنی ئەو کاتە ئوسرەیان هەبوو یعنی دوای بۆم دەرکەوت یعنی هەر مەجموعەیەک وەکو ئوسرەیان پێڵێن 5 کەسێک 6 کەسێک پێکەوە یەکێک لەگەڵ مەسئولیانە پێیانەوت هین نەقیب یعنی کەئەنەهو مەسئولی ئەو سێ چوارەیە ئیتر هەرچی تعلیماتێک هەرچی تەوسیاتێک هەرچی تەوجیهاتێک ببێ لە ڕێگەی ئەو برایە ئەمان کرد بە دەرس و ئەمان کرد بە یعنی دانیشتن لە هێنا تێگەیشتنی ئەم ئیسلامە پێویستی چیەوێ چی بکەین چۆن بکەین چۆن نەکەین یعنی ئەم شتانە فئیتر فێر بووین یعنی فێر ئەوە بووین کە بتوانین قسە بکەین لەگەڵ عالەمە ئیتر لەگەڵ تەلەبەکانە لەگەڵ خزم و کەس و کارەکانە لەگەڵ هەموو کەسێک دەستت پێ کرد دەستمان پێ کرد بەڕێزت ئوسرەکەی خۆتت لەبیرە بەڵێ کێ بەرپرسی ئوسرەکەت بوو ناقیبەکەتان کێ و ئەوانە ماوەسای ئەحسان بوو ئەی ئەو کەسانی ترکە لەگەڵ تابوون هاو ئاستی تۆ بوون واللهی بەعزێکی وەفاتیان کرد ناوەکانیانت لەبیر بێ ئەوانەی لەبیرم بێ کوڕێک بوو ناوی سەلاح محەممەدە ناوی حتا شێخ فایق دوایی هین بووین یعنی شارەزای یەکتری بووین لەو گەڕەکە لە گەڕەکی مسەڵا بووین ئێمە هەمومان لەو هینانە سەید ئەحمەد هین سەید تاها بوو سەید تاها معەلم بوو ئەویش هەر لە گەڕەکی خۆمان بوو وفاتی کرد ئەویش یعنی ئیتر تقریبا نازانم یعنی بعضێکی دێتە بیرم بعضێکی نایەتە بیرم مامۆستا ئیحسان بێگومانی ئیحسان ساڵح قاسمی ئەوە کە پەیامەکانی مامۆستا سەعیدی نوریسی لە تورکیوە کردووە بە عەرەبی ئەوش ئەو کاتانە ئیخوان بوو ئەو لە پێش من ئیخوان بوو لە تەلەبە بوو لە جامعە لە کولیە لە علومە لە بەغا وابزانم ئیتصاڵیان پێ کردبوو ئیتر لەوێ و دەچی پێ کردو بەڵێ طبعا دوای ئەوە کە ڕووداوەکانی ساڵی 63 و کودەتا ڕۆیا سەردەمی یەکەمی بەعس و دووەم و عارفەکان و ئەوانە ئەو ڕووداوانە تەئسیری لە کاروباری ئیخوان کرد لە ناو شاری کەرکووکە معلوم مامۆستا تقریبا فترەی سەورە هەتاکو حزبی بەعسی دووەم هات نەشاتێکی فعال هەبوو یعنی نەشاتێکی حڕیەت هەبوو زۆر لە هەموو ناحەیەک کێ ئەوەی یابوو ئەو حڕیاتە کێ نازانم جەوەکە خۆی وابوو یعنی زۆر تەبیعی بوو خوتبەدان مناسبات حەفەلات کتێب تەرجەمەکردن کتێب نووسین مەقالات نووسین یعنی تەسەوور کە هەموو فترێک ڕۆشن بۆ حەویجە لەوێ شخصێک هەبوو زۆر مەشهور بوو نازم العاسیان پێوت پیاوێکی زۆر بەدین بوو زۆر ئازا بوو خاوەن عەشیرەت بووە سێ مناڵەکانی لە حزبایەتی وەمانە ئیشەکەن مەولود نەبەوی هەموو ساڵی مەولود نەبەویە کرد لە هەموو عێراقەوە ئەڕۆشین بۆ لای شێخ نازم العاسی خۆیشی خەتیب بوو ماشەڵڵا خوتبەیە دا مع العلم یعنی نەوار نەبوو ئەویش ئیخوان بوو مامۆستا نا ئیخوان نەبوو اتجاهێکی ڕوحانی گرتبوو وابزانم لە شام گوتیان لە دمشق لە سووریا
پیاوێکی ڕۆحانی هەبووە تقریبا مریدی بووە نازانم چۆن اتصالی پێکردووە ئەوانی سەڵێ یعنی عایدی وەکو شێخێک بوو بەڵام مەحەبەتی هەبوو لەگەڵ جەماعەتی ئیخوانی زۆر خۆشەویست حتا من کارۆستم بووە مەولود نەبەوی ئەیگوت قورئان بخوێنە من لەوێش قورئانم بخوێن لە حەفلەکانە بەڵام ئەو خۆ دواییش هەروە بزانم لەگەڵ منا برادەر بووین زۆر یان دوایی وابزانم هەر ژەهر خوارد کراوە نەبوو لەلایەن حیزبی بەعسەوە دوایی ژەهر خوارد کرا لەلایەن حیزبی بەعسەوە نازانم بەس زۆر محاوەلەیان کرد بیکوژن حتا تەوقیان کرد دەیەکەی مقاومەی کرد ئیتر نازانم چۆن نایەتە بیرم یعنی کوشتیان خۆی وەفاتی کرد نایەتە بیرم کاتی خۆی حرەکەیەکی ئیسلامی هەبوو ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوو لە ناوەڕاستی هەشتاکان پێشتر لە حزبی ئیسلامی بوو خەڵکێک هەبوون چوو بوونە دەرەوە بۆ ئێران خۆیت هین کرد یعنی لەگەڵ حزبی ئیسلامیە طبقی کرد یعنی لەگەڵ حزبی ئیسلامی ئیشی کرد مەبەستم ئەزانی ئەو حرەکە ئیسلامیە کە من باسیەکەم حرەکە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیان پێوت ماسە شێخ محەممەدی بەرزنجی ڕابەرایەتیە کرد لە ئێران بوو کۆمەڵی خەڵکیان تیا بوو هەر خەڵکی دووز و منتیقەی کەرکووانە بوون لەناو ئەوانە وا مەشهورون پیانەوتن جەماعەتی شێخ نازم العاسی ئەوانە ئێوە معلومات ئەو جەماعەتە وەکو گوتم جەماعەتێکی تەسەوفانە بوو يعني جانبی ڕۆحانیان هەبوو بەڵام هیلی حرەکەی جیهادیشیان هەبوو لەناو شاری کەرکووک مەکتەبەیەکی بەناوبانگە بوو مەکتەبەی ئوخوەی ئیسلامی ئەوت لە بیرە ئەو چ تەئسیرێکی بینی لە ڕۆڵی کاری زۆر دەوری دی نەک لە کەرکووکەوە بزان وەڵڵاهی لە کوردستانش یعنی ئەهاتن لە سلەیمانی و لە هەڵەبجا لە هەولێرە و لە هەموو لاحەیەکەوە ئەهاتن کتێبی باش حتا زۆر هەدیە ئەدا علاقاتی ئەبەست لەگەڵیانە یعنی دەورێکی باشی هەبوو بەڵێ لە ژیانی خۆتا چ کتێبێک لە ڕووی فکری و کاریگەری لەسرت بەجێهێش یەکەم کتێبیا بڵێ بڵێ کتێب زۆرە من طبعاً وەکو گوتم لە ئیبتیدایی بووم برادرێک خەڵکی ئەغجەلەر بوو کولیەی هینی شەریعە بوو دەوامیە کرد وابزانم ئاخر ساڵی بوو لە شەریعەت برادری شکر مستەفا و ئەم جەماعەتانەی کەوا مەشهورن لە ساحە لە کوردایەتی ئەوە برادری یەکێک لەوانە بوو برادری قانیع بوو قانیعی شاعیر نوری عەبدەڵڵا ئەغجەلەری دوایی بوو بە مفتیشی منتیقەی کوردستان لەم ئەخیرە ئەو بە بۆنەی تەخەڕوجی لە شەریعەتە کتێبێکی دا پێم هەدیە من لەوێ و کەوتمە خوێندن خۆش یانی تعجبەکەم سەفی سێ ئیبتیدایی کتێبە خوێنێ زۆر عەجیبە ئەو کتابە مالام تقریبا 15 ساڵ پێش بزرم کرد ناوی چی بوو کتێبەکە واجب الشاب زۆر خۆش بوو زۆر ئیسفادەم لێ کرد کتێبیش تری شاعیران هەست ئەمما ئەو کتابانەی کە بڵێن زۆر دەوری هەبوو لە حیاتما دوو کەس بوون لەم ئەخیرە بوو بە سێ یەکێکیان ئیقبال بوو محەممەد ئیقبال لاهوری دووەمیان سێ قوتب بوو سێمیان مامۆستا سەعید نورسی بوو لەم دوای هەشتاکانە فسەید قوتب چۆن تەئسیری کرد لێم وەکو گوتم لەو مەکتەبەی ئیخوانە هینمانە کرد استیعارەمانە کرد کتێبێکم دی العدالة الاجتماعية في الإسلام هێنام لە ماڵەوە ئەم خوێن حتا لەگەڵ خۆمە دەرمەکرد دەرەوە حەدیقەیەکە بوو لە موسەڵا ئێستش هەیە حەدیقەکە ماوە بەرامبەر مەکتەبەکەمانە مەکتەبەکەی شارماوە قەروێ لەو بەعجەشتیشان دانابوو عەسران ئەهاتم ئەو کتابە مەخوێن تەنیا خۆم ئیتر بەقەدر توانای خۆم چی تێگەیشتومە چۆن تێگەیشتومە من جارێ لە متەوەستەم یعنی سەیرم کرد یعنی بەڕاستی ئەمە پیاوە ئەمە کێیە ئەم قسە جوانانە لەکوێ زانێ ئەم نەوع کتابە چۆن هێشتا لە ساڵانی پەنجاکانەی
فرأسا كوتو الظلم يعني قلتم الله جماعتك شخصي واي لقوابه دواي زاني مان كأديبك مفكرك لس مصر خاوان چەند کتێبێکە ئەمە یەکێکە لەو کتێبانە ئیتر معجب بووین پێی ئەی کتێبی ئەغانی الحیات ئەغانی الحیات تەئسیری لەسەر ئەوەش عینەن هەر لە فترەی متەوەسطە بوو ئەگەڕام بۆ کتێب یعنی بیستی بووم نازانم چۆن لە سەفی 4 بوو یا 5 ابتدایی بوو مجموعەیە مطبق هاتن گەنج هاتن بۆ مەکتەب دەرسیانەدا بە ئێمە پێیانەوت مطبق ئەوە یعنی دوای وەکو تەدریب سەیرمان کرد ناوی ئەشخاص دێنن شوعەرا وەکو جەبران خەلیل جەبران وەکو نەعیمە چی پێڵێ نازانم نەعیمە شوعەرای مەهجەریان پێیاوت ئیتر یەکێک لەوانە مثلا شابی بوو ئەبوو قاسم الشابي يتر مراقي بوم يعني إذا اليوم ماذا إذا الشعب يوم أراد الحياة عجيب يعني دور غريب هناك يعني الروجان بو كتيبة قريم يتر بو خوم مكتبات قريم هو سير مكر كتيبك لسر هنا كان يعني لو جام خانك أبو القاسم الشابي أغاني الحياة والله قلتم أي كرم قلتم لقليها سيرم كر قرانا أو وقتها يعني قلتي بنيو دينار زور بو منش سيرم كر 4 ديناركم هي يعني زور منبو يعني قلتم نابي بربعك كابرا زور بوجدان بو زور يعني بياوي شيهين بو مردانه بو يعني حسي كر زور مراقي كتابكم بەڵام پارەم نییە لەوە زیاتر وتی قەیناکە بیبە دای پێم هەروایانە وەکو چۆنەڵێ بە 4 دینارێک ئیتر ئەویش بوو بە چۆنەڵێ سەبەبێکی گەورە جانبی ئەدەبیات بگرم لە ڕێگایانی تۆ چیتە سەرڕێژکرایەوە چیتە ڕێژکەی شیعر و ئەدەب دوای سێی متەوەستا کرامەوە سەیرەکەم چەندێک کتێبە خوێنم خەواترم بۆ دێ حتا کتێبە مەدرسەکان فرم کردبوو بە نووسی هەر بۆما هات یعنی شەوە ڕۆژ بەڵێ من سپاس دەکەم لێرەدا بەشی یەکەمی بەرنامەکەم کۆتایی پێرم لە بەشی دووەم بەردەوام بێ لەسەر گفتوگۆکان بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ مامۆستا عابدین ڕەشید تاوەکو بەرنامەیەکی تر و بەشی دووەم بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایە